سڵاتان لێوێ ئەمە کاکە بەیارە بە شێرکۆ پێشتر دوو دانی سپایدەرمانمان بۆ داناوە شەڵام ڕۆداوای تویشی بۆ دانین دەزەحمە دۆرە پێشەوە ئەمە دانەکەیەتی دەم کڕە کوڕی خۆم 4 ساڵ زیاتری ماوە بۆی بکەوێت ئەگەر ئەمە بەپڕکردنەوە باشترین پڕکردنەوەی دنیا بیکەین بەرگەی ناگرێت لەبەرە بەدانی سپایدەرمان بۆ یەکەین هیچ بەنجمان لێ نەیاوە دانەکەشمان بچووک نەکردوێتەوە دانین لەسەر دانەکە و تاوا بوو ئیشک دەم کڕە کوڕی خۆم هەر ئەوەندەیە و هیچی تریشی ناوێت و بێزەحمەت بۆ دانەکە تریژمەرە ئەوە دانەیەکە ئێستا یەکسەر بۆ دانی دووەمیشیان دانینەوە بەم شێوەیە دەرمانەکەی حازرە دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم ئەم ستەینلێسی کراونانە بەپێی تازەترین ڕێبەر لە وڵاتی ئەمریکای ساڵی 2021 باشترین چارەسەرە بۆ پڕکردنەوەی دانی مناڵان کە بەکارهێنرێت دەم کڕە کوڕی خۆم بەم شێوەیە و ئەوەشیان تەواو بوو گازدرا تۆنگ 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 سەرنجتان بۆ ڕاکێشم لەم کارەدا دانەکە بچووک نەکراوەتەوە دەرزی بەنجۆ کار نەهاتووە وا لە کەوتی دانەشیرەکە خۆیەکە ڕێزت حرمەتی سۆڵ ساڵح جاف پزیشکی دانی خێزان ناڵ